لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني سطو سلودو لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان بمبستي رزامندي خواهي قوله وهوادار مئوي آزي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين لله فإن انتهوا فلا عدوان إلا على الظالمين. بەڵێ خۆشەویستان هەر لە درێژەی ئەو ئاتانی کە خوای گەورە باز لە قیتال و لە جیهاد دەکا دەفەرمی وەقاتیلوهم قیتالیان لەگەڵ بکەن وەکو وتمان وەقاتیلوهم صیغەی مفاعەلەیە کاتێکەوان قیتالتان لەگەڵ دەکەن ئەنگۆش قیتالیان لەگەڵ بکەن بجەنجێن لەگەڵ ئەوانەی کەوا دژینگۆ دەزەنجێن حتى لا تكون فتنة ويكون الدين لله. کەواتە لێردا دوو مەقسەد لە مەقاسیدەکان و دوو هەدەف لە ئەهدافەکانی جیهاد باز دەکا قیتال لە پێناوی خوای گەورە. یەکەمیان حتى لا تكون فتنة، دووەمیان ويكون الدين لله. قیتال لەبەر چی دەکرێت؟ خوای گەورە دەفەرمێت لەگەڵیان بجەنجێن تاوەکو فتنە نەبی. فتنە وەکو لەوانەی ڕابردووش باسمان کرد کە وەکو فەرمووی والفتنة أشد من القتل، کەواتە تاوەکو بێباوەڕان ئەو دەسەڵاتەیان نەبی ئەنگۆ مەنعکەن لە دینی خوا، کەواتە لە بۆ لادانی کۆسپەکانە لەسەر ڕێگای داوە و بانگاواز لە بۆ خوای گەورە. تاوەکو بێباوەڕان ئەو دەسەڵاتیان نەبی ئەنگۆ مەنعکەن لەوەی کەوا مسلمان دروشمەکانی دینەکەی پیادە بکە، شەریعەتەکەی خۆی جێبەجێ بکە کەوا پێی ڕازیە، بە قەناعەتەوە ئیمانی پێهینایە و نەبی تەمای ئەوەی کەوا ئەو دەسەڵاتیان هەبی خەڵکی بە تەعزیبدان و بە ئازاردان هەڵگەڕێنەوە لە دینی خوا سبحانه وتعالى. کەواتە تاوەکو فتنە نەبی ويكون الدين لله. هدفی دووەم کەواتە یەکەمیان تاوەکو فتنە نەبی، مسلمانان تووشی فتنە نەیان لە دینەکان بە سەبەبی دینەکان ئازار نەدرێن، کۆسب لە پێش داوای ئیسلامی نەمینێ. ويكون الدين لله، تاوەکو دین و تاعەتیش بەگشتی لە بۆ خوابی سبحانه وتعالى. ويكون الدين لله، کەواتە پێویستە ئەسڵ وایە لەسەر ئەو زەویەی کە زەوی خوایە سبحانه وتعالى، لەسەر ئەو بەشەرانەی کە خوا خەڵقی کردینە سبحانه وتعالى، پێویستە لەسەر زەوی خوا و لەسەر مەخلوقاتی خوا دینی خوا سبحانه وتعالى پیادە بکرێ، دینی خوا حاکم بی. ئەسڵ ئەو هایە، یعنی هیچ یەک لە ئێمە هیچ بەشەرێک قبول ناکە لە ماڵی خۆی کاتێک کە دەڵێن فلانە کەس ئەوە ماڵی خۆیتی، مولکی خۆیتی، لە ناو مولچیوی کەسێکی دیکە بێ حاکم بی غەیری بی، فەکەیفە ڕازینە لە ناو مولکی خوا سبحانه وتعالى. ئەو ماڵەی کە ئێمە هەیتمە هەرێک لە ئێمە مولکی خۆمانە، بەڵام خوا پێمانی بەخشێ، ئەمە خەڵقمان نەکرێ. لە کاتێکدا خوا خالیقە و مالکیشە، خوای گەورە خالیقە هەمووی خەڵق کردێ، مولکیش ئیویە، دەسەڵات هەمووی ئیویە، بە چ حکمێک و بە چ عەقل و مەنطیقێک ڕازی دەبی کەوا غەیری حکمی خوا لەسەر بەندەکانی خوا و لەسەر زەوی خوا پیادە بکرێ. کەواتە کاتێکەوە ئیسلام داوای کردێ وەیەکونە الدین لله لەسەر ئەساسێکە، لەسەر ئەو ئەساسێ لەبەر ئەوەی زەوی خوایە، بەشەرەکان هەمووی خوا خەڵقی کردینە، منهجیش منهجی خوایە سبحانه وتعالى. خوا پێغەمبەری ڕەوانە کردێ عەلەیهی سڵاة وسەلام، منهجیش پێڕەوان کردێ، حەقی خۆیتی منهجی خوا لەسەر زەوی خوا و لەسەر عەبدەکانی خوا جێبەجێ بکرێ. ويكون الدين لله. ئەوجا لە پاش ئەوە کەسێک کافر دەبی و ئیمانی نییە هیچ ئیشکال نییە. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. کابرا قەناعەتی پێ نایە، بەڵام پێویستە دینی خوابی، دەسەڵاتی منهج و شریعەتی خوابی لەسەر ڕووی زەوی پیادە بکرێ لەسەر ئەساسی قورئان و سونە. ئەوجا هەرچێ ئیشکال نییە. لە پاش ئەوە کەوا دەگوترێت دینی خوابی معنای ئەوە نییە کەوا بە زۆری خەڵکی بکرێتە مسلمان، نەخێر.
شەرعی خوابی ئەوەی بێتە مسلمان و دینی خۆی پیادە بکە و دعوەی لە بۆ دینی خوا بکە نابی کەس ڕێگری لێ بکە و دەسەڵاتیش دەسەڵاتی قورئان و سنەبی دینی خوابی سبحانه وتعالى لە پاش ئەوە کەسێک ئیمان ناینی فمن شاء فليكفر فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر لەبەرەوەی لا إكراه في الدين لەو حاڵتە ئیجبار ناکرێ کەسێک با لە ژێر سای حکم ئیسلامیش بژێ بەڵام کە مسلمان نییە بەڵام بە شەرتێک ناوی محاربیش بی نابی بابنی ئیعلانی حرب لەسەر دینی خوا بکەوە والعیاذ بالله هیچ منطقێک ئەو شتەی قبول ناکە کەواتە ئەوە ئەهدافی قیتالە حتى لا تكون فتنة ويكون الدين لله فإن انتهوا ئەدێگەر وازیان هێنا وایان نەکرد فتنەیان نەکرد با بڵێن بۆ مانای مسلمانانیان مەنع نەکرد منعیان لە دعوە و بانگەواز نەکرد ئەگەر وازیان لەو دوژمنداریە هێنا فلا عدوان إلا على الظالمين لەو حاڵەتەی بە هیچ شێوەیەک شەڕ ناکرێ ئیلا لەگەڵ کەسانێکی ظالم ئەوجا لێرەدا ناوی لە شەڕەکە ناوی لە قیتال جیهادەکە عدوان لێرەدا وەکو زانایان دەفەرمون لێرەدا عدوان ڕاستە مانای تەعەداکردن و سنوور بەزاندنە وەکو کەلیمە بەڵام لێرەدا ئەوە مەبەست نییە مەبەستەکەوەیە ئەسڵەن کەسی ظالم لەوەی هاتێکەوە تەعەدا دەکا ظالم ئەو کەسێک کە سنووری بەزاندێ بەرامبەر بە زوڵمی ظالمان بەرامبەر بە تەعەدای ظالمان پێویستە تەعەدای لێ بکرێت و تاوەکو لە سنوور ڕابگیرێ وەکو لە ئاەتی دواتریش عینی باس لە تەعەدا کردێ کەواتە فەلا عودوانە ئیلا عەلی الظالمین کەسی ظالم تەعەدا دەکا و پێویستە تەعەدای لێ بکرێتەوە بەڵام کاتێکەوە وازیان هێنا ئەوە وازیان لێ دەهێنرێت تەنها کەسانێکی ظالم عدوانیان لەسەرە بەڕێوان تەعەدا دەکەن پێویستە تەعەدایان لێ بکرێت و هەروەزانان ئەوەشی لێوەردەگرن دەفەرمون کەواتە ئەگەر کەسانێکی بێباڕ وازیان هێنا حەربیان نەکرد لەگەڵ مسلمانان دینی خوا فلا عدوان إلا على الظالمين کەواتە ئەو کەسەی کەوە تەعەدایان لێ بکە عینی ظالمە الشهر الحرام بالشهر الحرام والحرمات قصاص دەفەرمی الشهر الحرام بالشهر الحرام دیارە قیتال وەکو لە ئاەتەکانی پێشترێ خوای گەورە فەرمووی ولا تقاتلوهم عند المسجد الحرام حتى يقاتلوكم فيه کەواتە قیتال لە مەسجد الحرام لە مەکەی پیرۆز ناکرێ مەگەر ئەوان دەست پێشخەر بن لەو حاڵتەی پێویستە مسلمانانیش دەست بکەنەوە و بەرامبەریان بجەنجن ئەوە لە مەکان لە زەمانیش عینی لە زەمەن عینی ئەشهور الحرممان هەیە ئەو 4 مانگە قیتالی تێدا حرامە مەگەر کەسانش بێ باوەڕ دیسان دەست پێشخەریان کرد لە قیتال دیسان پێویستە ڕەتیان بدرێتەوە معناوە نییە لە 4 مانگەی مسلمانان دەستەوسان بۆستنەگە لێشیان بدرێ هیچ قسە نەکەن نا ئەوان بادی نابن ئەوان دەست پێشخەر نابن لەو 4 مانگەی بەڵام ئەگەر دەست پێشخەری بەرامبەریان کرا لە قیتال پێویستە بەرامبەریان بکرێتەوە بەو مانە الشهر الحرام بالشهر الحرام دیارە وەکو خوای گەورە سوبحانه وتعالى کاتێکەوە باز لە ئەشهور الحرم دەکاتن لە سوورەتی التەوبە کە باز لە ساڵ دەکاتن دەفەرمی منها 4 حرم 4 مانگە ئەشهوری حرمە ئەو 4 مانگە دیارە ذو القعدة ذو الحجة ذو الحجة محرم و رجب ئەو 4 مانگە ئەشهور الحرامن حرمەتی تایبەتی خۆیان هەیە لەو 4 مانگە طبعا لە پێشی هاتنی ئیسلامیش وەکو بەقای دینی ئیبراهیمی لە جەزیرەی عەرەبی ئەو 4 مانگە هەبووە بەڵام ئەوان چیان دەکرد هەروەکو با بڵێن لە شتی دیکەش ئەوها تەلاعوبیان دەکرد نەسیئیان دەکرد ئینەمە النەسیء زیادة في الكفر نەسیء چ بوو بە کەیف خۆیان یعنی ئەو مانگانە ئەشهور الحرمیان تەعجیل دەکرد یعنی پێش حەسب ئەهوا و ئارزوی خۆیان بەڵام خوای گەورە دەفەرمێ نا 4 مانگ ئەو 4 مانگەیەکەوە ئەشهور الحرمە کە نابی مسلمانان حرمەتی ئەو 4 مانگە بشێن و قیتالی تێدا بکەن بەرامبەر بە کافران مەگەر ئەوان کردیان ئەگەر ئەوان کردیان لەو حاڵەتەی پێویستە بەرامبەریان بکرێتەوە الشهر الحرام بالشهر الحرام کاتێکەوە ئەوان قودسیەتی شهر الحرامیان شکاندیە پێویستە ئەنگۆش دەست بکەنەوە عینی لەو مانگەی کە ئەوان تەعەدایان کردی ئەنگۆش بەرامبەریان بجەنجێن جاوەکو ئیمام قورطبی ڕەحمەتی خوای دەفەرمی نزلت في عمرة القضاء دفرمي أو آتا لدربار عمرة القضاء دابزي أو اشتيا وذلك أن رسول الله صلى الله عليه وسلم خرج معتمرا حتى بلغ الحديبية في ذي القعدة سنة 60 كواتا كاتك وبيغمبر صلى الله عليه وسلم لمدينة دابو هاد لبو عمرة كردن بنياز عمرة كردن مسلمانان شي لقلبو طبعا لبيش هاتني إسلامش كز منع ندكرا لبو حج وعمرة يعني أوان هم وكو بقای دینی ئیبراهیم کە قوڕیشەکان هم لە بۆ مەسلەحەتی خۆیان کەوا ئەو پەڕی با بڵێن
تجارەتیان و معیشەتیان لەسەر ئەوەی بوو کەوا خەڵک دەهات لە بۆ عومرە و حەج ئیتر کەسیان مەنع نەدەکرد بەڵام بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە لە ساڵی شەشەمی کۆچی هات لە بۆی عومرە بکا بەخۆ بە مەجموعەیەک مسلمان کاتێک کە گەیشتە حودەیبیە گەیشتە منطقەی حودەیبیە فصده المشركون كفار قريش عن البيت لێ نەگەڕان بێتە ناو بیت وا بوو لەوێن دەر هەممان دەزانین کەوە سڵحێکیان کرد سڵح حودەیبیە بەوەی کەوا ساڵ ئەو ساڵ بگەڕێتەوە ساڵی داهاتوو بێتەوە ووعده سبحانه أنه سيدخله خوای گەورەش وعدەی پێدا بەڵێ ساڵی داهاتوو خوای گەورە ئەو دەسەڵاتیان پێدەبەخشی کەوا بچن ئەو عومرەیە بکەن فدخلوا في ذي القعدة سنة 7 وقضى نسكه ونزلت هذه الآية كواتا عيني في صلى الله عليه وسلم هاتوا لوصالي دواتر هالعين لمانجي ذي القعدة كأويش أشهر الحرمة كاتق لو ما نجي لصالي بار منع يعني كرب لو ما نجش هاتوا يعني أو جارة أمادبو أجر منعي بكن بشريش به كواتا لبروي أوان حرمتي مانجيانش كانديا پیغمبر صلى الله عليه وسلم لبوي هي لو ما نجدا أجر أوان هرمانع بن أوا لقليان بشر به والحاصل وكو قاعدة عام كوسبب نزولك العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب كواتا بندو آموشگار ورد جيري لعموم لفظكي حكمي لورد جيرينك إلا تايبدي بسببك بلان بياني سبب نزول دكين لبوي كوازياتر ببتماعي تيجيشتن إتر الشهر الحرام بالشهر الحرام كسي كحرمتي مانجي حرامش كان أنقوش دبوتان هي عيني الشر برامبر بكنو والحرمات قصاص كواتا فمن هتك أية حرمة اقتص منه بأن تهتك منه حرمة كواتا والحرمات قصاص واتا هر كسي حرمتي خوي هي ما بلين جيجا حرمتي خوي هي وكو بيت الله الحرام وكو هم مزقوتكان بلان بتايبتي بيت الله الحرام وهروها أشهر الحرم حرمتي خوي هي أو تسال مانجا وهمو كسيش باريزراوا همو كسيش باريزراوا مگر بخوي سنوري كسانك ببزيني أو زالو حالتي قصاص تورسنوا لي دكري بوي كوا سنوري ويج دبزندري لو كو زانان دفرمن أو حكمة عامة والحرمات وقصاص كس همو كسيك باريزرا وحتى كسي كافر أجر محارب نبي خونا كجري يتر بلام كسيك بنا حق كشت أو هذا كجريتوا يعني همو كسيك باريزرا بلام كأو سنوري بزان سنوري ويج دبزندريتوا قصاص تورسنوا لي ذكره لو كو إمام الشافعي رحمة الله عليه هر باب استناد لسرواتي كذا والحرمات وقصاص تفهم كسي قاتل بنا حق ككسي شي بهر شيء كشت بيشتا بو شيء بكجريتوا بهر شيء كشتيتي بيشتا بو شيء بكجريتوا والحاصل كسي كحرمتي أشهر الحرم كان بيشتا لو ما جاي بكجري وكسكوا أو بابرين حرمتي أو مزجوت بيروزيش كان بيشتا لوندر عيني بكجريتوا والحرمات قصاص كسكوا حرمتي بزان بيشتا حرمتي بزيندري فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم هر كسك تعدى لي كردن أو فاعتدوا عليه أنقوش تعدى لي بكنوا بلامكو بمثل ما اعتدى عليكم هاو شوي أو كردي كواتا ناكر تعدى بكي لحسنور بيبا زيني بابرين أو شقي شليدا لبوت هي أتشقى شلي نكبي كي دو شق أو في شك شليدا بيوستا في شك شلي بدريتو أو أوي كش بيوستا بي كوجيتو أو دستي ببر بيوستا دستي ببريتو كواتا فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم مثل زور مهمة نابي تجاوز بكري يتر وكلات بيشترش والحرمات وقصاص كواتا بيشتا طولب بسندريتو بلام لقدر أو كرديتي نابي زياتر بي وكو عارب دي نابي أن يرد الصاع بصاعين كواتا يك بدو أو والله مداته نخير كسيك ما اللي يكشتا بتسين دويلي بكوجينو نا فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم كو تعدى لكن او هات تعدى لكم زلير طبعا او كدس بيش خرا تعدى بلام كاتو ولا ميدديوا خوي قلنا لنا تعدى وكزانان دفن او مشاكله لفظيه فقط لفظك بو ما نادي اجنا اويتو تولسنوا وحق خو كرنويه تعدانيه بلام كخوي قلنا لنا وبي تواو تيبكن كوا هاو شوي وي بي لسنود درنسي بمثل ما اعتدى عليكم كواتب راستي وش زور مهمة يعني كاتكوا بباوران برامبر بمسلمانان سدكان بيوستا هماشي وبرامبر يم بكريتو لبرويتا وكل السنوري تشالو دا بندريو لو سنوري وان نتوان تجاوز بكن لو سنوري نتوان تزكوتا هرتسيان كرد
دەبی بەرامبەریان بکرێتەوە ئەگەر نا ڕاناوەستن تەجاوز دەکەن سنوور دەبەزێنن واتقوا الله واعلموا أن الله مع المتقين أو جا خواهي قول سبحانه وتعالى دفرميتن واتقوا الله تقوى خواب كان سبحانه وتعالى وبزانن تقوى خواب وكو تنزارك باسمان كرديكوا جيبا جيكرني فرمانا كان خوب بارسن لقد أخكراو كان بنيازي رزامن دي خواهي قولا وبزانن واعلموا أن الله مع المتقين وبزانن بالتأكيد خواهي قول لقى المتقيانا معي عامة من هي معي خاصة من هي معي عامك خواهي قولا لقى همو مخلوقاتي بعلمي بدا صلاتي ئاگای لێیانە سبحانه وتعالى ئاگادارە بە هەموو شتێک کە دەکرێت و هەروەها مع المتقين بێجگەلەوەی کەوا لە ضمنی ئامەکەیە بە تایبەتی لەگەڵ متقین بۆی تەئید و نوسرەتیان دەکات ئینەنی وەکو بەرامبەر بە موسا و عیسا دەفەرمێ معکما ئەسمع وئەرا لەگەڵتانم بەرامبەر بە فیرعەون دەبیستم و دەبینم لەگەڵتانم بە تەئید و بە نوسرەت کەواتە بزانن بە تەئکید خوای گەور لەگەڵ متقیانە لەگەڵ ئەوەش دیارە تأکید لەسەرەوەی بکرێتەوە خوای گەور سبحانه وتعالى لەسەروی حەفت ئاسمانان لەسەر عەرشی خۆی ئیستیوای کرد ئیستیوان لێلیق بداتی ئەو جا لەگەڵەوەش وهو معكم أينما كنتم ئەوە مەعیە عامەکەیە و هەروە بە تەئید و بە نوسڕەشی لەگەڵ متقین کەواتە ئەگەر تەقوای خوای گەورە هیچی بەرامبەر نەبی لە پاداش تەنها ئەوە نەبی ئەوەندە زۆر کافیە کەوا کەسێک متقیبی لۆ متقی تاوەکو خوای گەورە لەگەڵت بی سبحانه وتعالى خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانم کە متقین تاوكو معيتي خواي جورا بدزبينين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون